بێگومان ئەو تابلێتی لە بەردەستی منە یەکێکە لە تابلێتە نایابەکان کە لە کۆمپانیایکی جیهانیەوە بە تایبەت بۆ ستافی تێک پلس نێردراوە. ئەو شەرەفمان پێدراوە کە پێداچنەوە بەم تابلێتە ناوازە بکەین و ئەم تابلێتە ناوازەیە بۆ خۆی دەبابەیەکە و دژەشکان و دژەئا و دنیایەک تایبەتمەندی ناوازەی تێدایە. ئێستا هەمووتان چاوەڕوانن کە پێداچنەوە بەم تابلێتە نازدارە بکەین و ئێستا لە بەردەستی ستافی تێک پلسە. بێگومان پێداچنەوەشی جوانمان بۆ ئامادە کردووە و دەگەڕێنەوە وڵاتان. سلاوی خی گەورەتان لەبێ من منسوڵ باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیددیۆیەکی نوێ و لە ڤیددیۆیەکی تایبەت بۆ پێداچنەوە بە بەرهەمێکی نوێ لەگەڵتانین. سوپاس و ستایش بۆ خودای گەورە دواتر بۆی خۆشەویست بۆ ئەمڕۆژ دەرفەتی پێداین بۆی لە ڤیددیۆیەکی نوێ لەگەڵتان بین و ئەوەی بینیشتان لە کارتۆن دەرهێنانی تابلێتەکە بوو و هیوادارم بەدڵتان بێت. تابلێتی ئۆکیتێل RT8 یاخود RT8 یەکێکە لە تابلێتە ناوازە و نوێیەکانی کۆمپانیای ئۆکیتێل کە ئێستا بە فەرمی هاتوتە بازارەکان و ماوەیەکی زۆرە بۆ ئێمە نێرداوە، بەڵام ئێمە ئەزمونمان کردو لە بەردەم ئێمە بۆی ئەزمونێکی تەواوی بکەین. تابلێتێکی زۆر جوانە و تابلێتێکە کە ئێستا دەیبینن لەوانەشە لە ئینسێرتەکان ببینن. تابلێتەکە تابلێتێکی تایبەتە بۆ کاری قورس، بۆ کاری بیناسازی، بۆ کاری سەربازی، بۆ کەسانی کە شوفێری بار هەڵگرن و ئەو کەسانی لە کۆمپانیەکان کار دەکەن. لەبەرەوەی تابلێتەکە بەرگەی گەرما و سەرما دەگرێت و هەروەها تابلێتەکە توانین بڵین دژەشکان و دژە ئاویشە. تابلێتەکە لە ڕوو دیزاینەوە لە بەش پشتەوەدا دیزاینێکی زۆر جوانی هەیە و هەروەها لە ناوەڕاستی تابلێتەکە لە بەشی سەرەوە سێدانە کامێرامان هەیە و ئەوەی ئەم تابلێتە لەم تابلێتەکانی تر جیا دەکاتەوە ئەوەیە کە کامێرەیەکی تایبەتە بە نایت ڤیژن واتە بۆ دۆخی شەو شتێکی زۆر ناوازی ئێمە تێستمان کردووە دواتر دەیبینن. بێگومان لە بەش پشتەوەدا پێویستە ئاماژە بە شتێک بکەم کە دەتوانیت لە نێو کارتۆنەکەیدا سێدانە پارچەی لەگەڵە کە لە پشتی تابلێتەکە دێخرێ و دەتوانی هەڵی بگری بەم شێوەیە و هەروەها جگە لەمە ستاندێکی ئاسنیشی لەگەڵە کە دەتوانی وەکو ستاند لە پشتەوەی پێوەست بکەیت و تابلێتەکە وەکو ستاند بەکاربێنیت و هەروەها جگە لەمەش قایشێکی لەگەڵا کە دەتوانیت لە شانی بکەیت و تابلێتەکەی بەکاربێنیت بۆ کاتانەی کە دەستە گیراوە یاخود دەتوانین بڵین تابلێتەکە لە شان بێت و بتوانی بە ئاسانی بەکاری بهێنیت. تابلێتەکە لە بەش پشتەوەدا دیزاینێکی پلاستیکی ڕقی هەیە کە بەرگەی شکان و بەرگەی تۆز و ئاو دەگرێت و بەرگەی کارە سەختەکان دەگرێت و لە بەشی لای ڕاستی تابلێتەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی تابلێتەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە و جگە لەمەش مایکێک بوونی هەیە. لە بەشی سەرەوەماندا دوودانە بڵندگۆ هەیە کە ئەمیشان ستوریۆن و لە بەشی خوارەوەشدا دوودانە بڵندگۆی ترمان هەیە. بەم شێوەیەش خاوەندارەتی لە چواردانە بڵندگۆی ستوریۆ دەکات کە دەنگێکی زۆر ناوازە و بێخەوش دەدات بە تابلێتەکە و ئێمە تێستمان پێکردووە و بەڕاستی بێحەلە. و هەروەها لە بەشی لای چەپی تابلێتەکە هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دوو دەرچەی تایبەتمان هەیە کە دەرچەیەکیان تایبەتە بە بارگاویکردنەوەی شێوە تایپسی کە بۆ تابلێتەکە بەکارێت و هەروەها دەرچەیەکی تایبەت تریشمان هەیە کە دەرچەیەکە کە شوێنی سیمکارد و هەروەها ئەوەی خۆشبەختانەیە کە تابلێتەکە پشتگیری لە سیمکارد دەکات و هەروەها پشتگیری لە میمۆری دەرەچیش دەکات. و هەروەها لە بەشی پێشەوەدا تابلێتەکە خاوەندارێتی لە ڕوونمایەکی فلات دەکات و لە بەشی ناوەڕاست لە لای سەرەوەدا لە لایەکی کامێرایکی سەلفی بوونی هەیە و هەروەها تابلێتەکە خاوەندارێتی لە کردنەوەی فیس آیدی دەکات و دەتوانی قفڵی تابلێتەکە لە ڕێگەی فیس آیدیەوە بکەیتەوە کە سێنسەرێکیش لە تەنیش کامێرەکە هەیە کە بەم هۆیەوە دەتوانی لە ڕێگەی فیس آیدیەوە تابلێتەکە بکەیتەوە. بەڕاستی تابلێتەکە تابلێتێکی زۆر ناوازە و نازدارە. ئێمە گشت جارێک کە لە باسی دیزاینەکە تەواو دەکەین و دێنە سەر باسی گشتای بەدمەندیەکان و سەرەتا لە ڕوونمای تابلێتەکە دەست پێ دەکەین. لە بەش پێشەوەدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی 11 ئینچ دەکات کە
16.7 ملیۆن ڕەنگە و هەروەها توانای نوێبوونەوەی ڕۆنمای تابلێتەکەشمان 90 هێرتزە و ڕوونیەکەشی تووکەیە و هەروەها پارێزاوە بەچینی گۆرە ڕاگلاسی 95 و 209 ppi-شە. لەگەڵەوەیدا تابلێتەکە خاوەندارەتی لە ڕوونمایەکی IPS LCD دەکات بۆ ئەوەی پارێزگاری لە نرخەکەی بکات لە پاڵ کۆمەڵێک تایبەتمەندیگرن کە کۆمپانیاکە بۆ ئەم تابلێتی داناوە. ڕوونماکەی دەتوانم بڵێم ڕوونماکی باشە و خراپ نییە. لە چاو بەکارهێنان ئێمە کۆمەڵە گەیم و هەروە بۆکاری تریش کاری ئاسایی ڕۆژانە بەکارمان هێناوە زۆر باشە و دەتوانین بڵین بێچەشەیە. لە ڕووی چارەسەرکەرەوە تابلێتەکە خاوەندارەتی لە چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە هیلیۆ G99ە کە بناغەکراوە لەسەر 6 نانۆمەتر و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G57 MC2 و تابلێتەکە بە ڕایاڵەی 4Gش بەردەست خراوە و جگە لەمانەش لە ڕووی بیرگەوە خاوەندارەتی لە بێرگەیەکی 256 گیگابایت دەکات و لە زۆری UFS 2.2 و هەروەها دەتوانی بیرگەکەی زیادکەی لە ڕێگەی میمۆری دەرەچەوە تاکو 2 تێرابایت. لە ڕووی ڕامیشەوە خاوەندارەتی لە ڕامێکی 6.6 گیگابایت دەکات بەمەش دەبێتە 12 گیگابایت ڕام و لە ڕووی ئاویشەوە دەتوانی تابلێتێکە بۆ ماوەی 30 خولێک تاکو قوڵایی 5 متر بەکار بهێنیت و لەژێر ئاودا بێت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لەم تابلێتەدا بوونی هەیە. لە ڕووی کامێراوە لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە 3 دانە کامێرا دەکات کە سەرچیەکەی 48 مێگاپیکسڵە و هەروەها کامێرەی دووەمیشمان کامێرایەکە کە بۆ نایت ڤیژن بەکاردێت بۆ دۆخی شەو بەکاردێت کە 20 مێگاپیکسڵە و ئێمە تێستمان کردو و ئێستا ڤیدیۆەکان و وێنەکانیش دەبینن کە لە دۆخی شەو لە دۆخی تەواو تاریکی تێستمان کردووە. بەڕاستی کامێرایەکی زۆر ناوازێ و یەکەم جارە لەسەر تابلێت یاخود بڵێم لە مۆبایلیش توام نەبینیوە لە یەکەم جارە لەسەر تابلێتێک بیبینم کە کامێرایەک دانرێت تایبەت بێ بە دۆخی شەو بۆ شوێنانەی کە تەواو تاریکن بێگومان شتێکی زۆر ناوازە و پێحەلە. لە ڕووی کامێرەی سێمیشەوە کامێرەی سێممان بە ڕوونی 2 مێگاپیکسڵە بۆ وێنەی ماکرۆ بۆ تەنانەی کە وردن دەتوانی وێنەی ماکرۆشی پێ بگریت و هەروەها کامێرای دواوە دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 2K و 30 فریم لە چرکەیەکدا. لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایەک دەکات بە ڕوونی 32 مێگاپیکسڵ ئەو کامێرای پێشەوەش دەتوانێت گرتە ڤیدیۆ تۆمار بکات بە ڕوونی 10 تاپی و 30 فریم لە چرکەیەکدا. ئێستا گەر بێمە سەر باسی پاتری ئەم تابلێتە پاترێکی زۆر ناوازەی لەسرە بە قەبارەی 20,000 ملی ئەمپێر بەڵێ 20,000 ملی ئەمپێر بە توانای بارگایە بوونەوەی 33 وات. شتێکی تایبەت کە لە پاتری ئەم تابلێتە هەیە ئەوەیە کە دەتوانی وەکو پاوەڕبانک بەکاری بهێنیت و بەرهەمەکانی تری پێ بارگای بکەیتەوە کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. و هەروەها پاتری ئەم تابلێتە لە دۆخی ستاندبای دەتوانێت بۆ ماوەی 90 ڕۆژ خۆی بگرێت و هەروەها دەتوانی بۆ ماوەی 24 کاتژمێری تەواو بە بەردەوامی و بەبێ پچڕان یاری پێ بکەیت کە ئەمە شتێکی ناوازەیە و یەکەم جارە لە ڕووی باتریەوە لە ڕووی تەمەنی باتریەوە لە تابلێتەکان بیبینم. بێگومان پاتریەکەی زۆر ناوازەیە و هەروەها تابلێتەکە بە شێوەیەک دروست کراوە کە دەتوانی تاکو دۆخی 45 پلەی ژێر سفر کاری پێ بکەیت و بۆ ئەو شوێنانەی کە پلەی گەرمی تەواو تێدا نزمە کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە و هەروەها دەتوانی تا پلەی گەرمی 75 پلەی سیلیزی کاری پێ بکەیت کە ئەمەش هەر بۆ خۆی سەرسوڕهێنەرە کە لەم تابلێتەدا بوونی هەیە. هەروەها تابلێتەکە خاوەندارەتی لە بڕوانامەی IP68 و IP69 دەکات کە بڕوانامەیەکی تایبەتن و هەروەها بۆ دۆخی سەربازی و هەروەها بۆ دۆخی کۆمپانیەکان و بۆ دۆخی ئەوانەی کاری کۆمپانیا و بارهەڵگرەکان دەکەن دەتوانن ئەم تابلێتە بەکاربهێنن و تابلێتێکی زۆر بەهێزە و بۆ ماوەی چەندی ساڵ دەتوانی بەکاری بهێنیت و بەبێ ئەوەی تابلێتەکە هیچی بەسەر بێت. تابلێتەکە شتێکی زۆر ناوازەیە و هەروەها لە دەرچەی خوارەوەشدا دەتوانێت وەکو ئۆتیجی بەکاری بهێنیت و بەرهەمەکانی پێ بارگای بکەیتەوە و هەروەها دەتوانی ماوسشی لێ پێوەست بکەیت. ئێستا لەوانەیە گشتان بپرسن ئاخۆ نرخی ئەم تابلێتە چەند بێت؟ نرخی ئەم تابلێتە بۆ بازاڕەکانی جیهان بە نرخی 299 دلاری ئەمریکی بەردەست خراوە بۆ فرۆشتن و ئێستا داشکانی لەسرە و هەروەها لینکی کڕینمان لە دیسکریپشن داناوە دەتوانن سوودی لێ وەربگرن و تابلێتەکەی تێدا ئۆردەر بکەن و بۆ بیرگەی 56 گیگابایت و هەروەها ڕامی 6.6 گیگابایت بەمەش دەبێتە 12 گیگابایت ڕام. ئەوەی باسماکە کرد تایبەتمەندەکان و ئەزمموی ئێمە بوو دەربارەی ئەم تابلێتە تا ڤیدیۆیەکی تر و پێداچنەوەیەکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.